بەشێک لە ئەرشیفەکانمان بە زمانی عوسمانی نووسراونەتەوە کە لەو سەردەمەدا عێراق لە ژێر ڕکێفی عوسمانیەکان بوو زیاترین زمان کە بەکارهێنرابێت لە دائیرەکانە زمانی تورکی عوسمانی بووە بۆیە بەشێک لە ئەرشیفەکانمان بە زمانی عوسمانی نووسراونەتەوە و ئەم ئەرشیفانە توانراوە بە شێوەیەک بپارێزرێ کە خەڵک بتوانێت سوودی لێوە بگرێت لە داهاتووە ئەتوانرێت چەندان راپۆرتی گرنگ و با بڵێن بەحث و ئەطروحەی دکتۆرای لەسەر بنووسرێت بۆیە توانیمانە بیپارێزن بە شێوێکی جوان و هەوڵمان داوە تەجلیدی بکەین شێوازەکانی ڕێخستنی بۆ ڕێک بخەینەوە کۆنەکان بەهۆی کۆنی وەرەقەکانەوە کۆنی لاپەڕەکانەوە ناتوانرێت زۆر داخلی سیستەمی ئەلکترۆنی بکرێ بەڵام لە داهاتووە پرۆژەیەکمان هەیە بۆ ئەوەی کە بتوانین هەمی بکەینە ئەلکترۆنی سەرەتا ئەبێت شارەزایان لە بواری پاراستنی ئەم جۆرە وەرەقانە بهێنین بۆ ئەوەی کە چۆن بتوانین هەڵیان بدەین و دانە بەدانە و نەبڕێت و تێک نەچێ و با بڵێن ڕسمێتی خۆی لە دەست نەدات بۆیە ئەبێت بە شێوازێکی جیاواز تەعاملی لەگەڵا بکرێت بەهۆی بەشێک لە شەڕەکانی شەڕە یەک لە دواییەکەکانی حکوومەتی عێراقی و ناسەقامگیری وڵاتی عێراقەوە بەگشتی بەشێک لە ئەولاتەکان بزربوون بەداخەوە هی ساڵانی بۆ نمونە لە ساڵی 2007 تا تەقینەوەیەک لە محکەمەی کەرکووکار ڕوویدا بوو بەهۆی سووتانی بەشێک لە ئەولاتەکان وەزائیدەن بەهۆی گواستنەوەی دائیرەکە لە شوێنێکە بۆ شوێنێکی تر طبعاً ئەم دائیرەیە لە ساڵی 1924ەوە هەتاکو ئێستاکە زیاتر لە 15 جار گوازراوەتەوە وەکو معلوماتی من نزیکی 15 جار گوازراوەتەوە لەم 15 جارەیە لە هەر گواستنەوەیەکە ڕەنگە شتێک بزر بوو بێت بۆتە هۆی ئەوەی کەوە بەڵام لە ئێستاە ئەمە شوێنێکی جێگیرە کامل بۆی ڕێکخراوە و ئیتر ناگوازرێتەوە چونکە بیناکە مڵکی وەزارەتی عەدل و دائیرەی کاتبان فەرمانگەی دادنووسی کەرکووک یەکێکە لە فەرمانگای خزمەتگوزاریەکانی سەر بە وەزارەتی دادی عێراقی سپاس بۆخوا هەموو ساڵێک یەکەمە کۆی گشتی ئەو مامەڵانێکەوە بەڕێما خستووە لە ساڵی 2025 نزیکەی 55,000 مامەڵەی هاوڵاتیانمان بەڕێ خستووە لە هەمووی گرنگتر بەشێکەیە لە ناو فەرمانگەی دادنووسی کەرکووک بەشی مامەڵەی پەسەندکردنی بریکارنامەی دەرەوەی وڵات ئەو سپاس بۆخواەوە بۆ 2 ساڵە ئەو سەلاحەتە پێمان درراوە وە کار ئاسانکردنی زیاتری هاوڵاتیانی شاری کەرکووک و دەوروبەری چی لە سلێمانی هەولێر بێ بۆ مامەڵەکردنی ئەوانی کەوا ئیشان لە دەرەوەی وڵاتێ ئێمە ئەتوانین مامەڵەکانیان لای خۆمان جێبەجێ بکەین بەبێ ئەوەی بچێتەوە بۆ بەغداد نزیکەی 550 مامەڵەی هاوڵاتیانی شمان بەڕێ خستووە لەو دەرەوەی وڵات ئەمە وەکو خۆی ماوەتەوە بگرێ چاکتریش بووە بە هیچ شێوەیەک هاوڵاتی لای ئەمە تاخیر نابێ لە کات و ساتی خۆیان ئیشەکانی خۆی جێبەجێ ئەکرێ یەک ئیشکالێکی بچووکمان هەیە لە بەشی ژمێریاری پارەپێدان بە ئەلکترۆنیە ئەمە تۆزێک لەو بەشای تاخیرە بێ بۆنەوەی کە هاوڵاتی ماسەرکاتی نییە بەناوخۆیەوە بۆیە لێرەشەوە داوا لە هاوڵاتیان نەکەین کاتێ سەردانی فەرمانگاکان دەکەن بە تایبەتی فەرمانگای دادنووسیکار و بتوانن ماسەرکات دەربکەن بۆ ئەوەی زیاتر ئیشەکانی خۆیان لە ڕێگای پارەی ئەلکترۆنیەوە بدەن.